جیاوازێکی گەورە لە مابینی هێزێکی چەپ و کۆمونیست لەگەڵ ئەو هێزە بۆرژوازیانەدا لێرە دابێت. هێزێکی چەپ و کۆمونیست مایە لەسەرەوەدا نانێ. ئەگەر تەنانەت خودی پەرلەمان و خودی پرۆسەی هەڵبژاردنیش مەیدانێک بێ بچێ بەشداری تیا بکات، بەڵام ئەو مەیدانە تەواوکەری مەیدانەکانی کەی خەباتی هەمە ڕۆژەی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێشە لە کارگەکان، لە شەقامەکان، لە ناو ماڵەکان و لە فەزای کۆمەڵگادا. ئەو دوشتە زۆریان جیاوازە. بۆیە ئەگەر هێزێکی چەپ و کۆمونیست بتوانێت بژاردەی خۆی، خەتی خۆی، ئەڵتەرنەتیڤی خۆی بکا بە ئەڵتەرنەتیڤ و بژاردەی کۆمەڵگا، ئەوە دەتوانێت ئاڵوگۆڕی هێز بکات. چونکەوە ئەو هێزە چاوەڕوانی ئەوە نیە تەنها چاوەڕێی ئەوە بکات 4-5 ساڵێک جارێک بچێت لە هەڵبژاردنێکدا بڕیار دایانەیدا، لە پرۆسەیەکدا بەشداری بکایانەیکە، بەڵام بۆنەوەی نوێوانیە، بۆ هەڵوێست وانیە، بۆ هیچ کامێک لە هێزێکی بۆرژوازیەکان وانیە. ڕێگە و نەریتی ئەوان بۆ گەیشتن لە دەسەڵات و بەشدار بوون لە دەسەڵاتدا تەنها ئەو ڕێکە پوچە بوو دەڵەیە کە 30 ساڵە لە کۆمەڵگەی کوردستاندا دووپات دەکرێتەوە. بەڵام بۆ هێزی چەپ و ئازادی خواست هەفتەی شوباتە، بۆ هێزی چەپ و پێشکەوتن خواست بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لە گەڕەکە، لە کارگەیە، لە شەقامە. هەموو ئەمانەیە و ئەگەر تەنانەت بچێتە نێو پرۆسەیەکی شەوە، پرۆسەی هەڵبژاردنەوە یا پرۆسێکی هەر پرۆسێکی کە بێتەوە یا هەر دەرفەتێک بێتە پێشەوە بۆ لێکەڵپێکانی ئەوانە و کەڵک وەرگرتنە لەوە بۆ تەقویەتی بزوتنەوەی ناڕزایەتی شەقام و بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی جەماوەری. ئەو جیاوازیە بنەڕەتیەیە لە مابینی هێزێکی چەپ و کۆمونیست لەگەڵ هێز ولایەنەکان کە بەدیا لە بانگەشەکانیان. چونکە خۆت دەزانی کە خودی هێزێکی چەپ و کۆمونیست بەو معنایە دەتوانێت جێگە پەیدا بکات کە ویست و خواستەکانی جوود بێ لەگەڵ ویست و خواستەکانی جەماوەری ناڕازی. وەگەر جوود نەبێ ئەویش دەکەوێتە حاشیە، ئەویش وەکەر هێزێکی کە دەتوانێت تەنانەت ئەگەر بشناسرێ بۆ دەورەیەک، بەڵام دواتر سەرنجام پاشکشە دەکات کە دیارە مەسەلە هەر ناسین نییە، چونکە خۆ دەکرێت هێزێک زۆریش ناسرااو بێ بەڵام پێگەی نەبێ. بۆ نمونە ئێستا من زۆر جار باسمان کردو، بۆ نمونە حیزبی شوعی لە عێراقدا حیزبێکە نەک لە ئاستی عێراق و کوردستاندا لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دنیاشدا حیزبێکی ناسراوە بپێی باگراوندێکی مێژووی کایەتی، بەڵام لە دنیای واقعی ئەمڕۆدا هیچ جێگە و ڕێگەیەکی سیاسی و کاریگەریکی سیاسی بەرجەستەی نییە، ناسراویشە. بۆیە دەبێت ناسراوبوونی تەحویل ببێت بە هێزی مادی.